ئایا لە کاتی بەڕۆژووبوون خوێندان واتە خوێن بەخشین بە نەخۆشێک ڕۆژوو دەشکێنەیان نا؟ ئەمە لێرەش پرسیارەتر دەدەینە پاڵیان ئەو کەسانی کەەوە تەحلیلی خوێنیانە هەیە بە ڕۆژوون نەخۆشە کابرا چێت تەحلیلێکەکەات. ئایا ئەمە ڕۆژوو ئەشکێنێت؟ زانایانە فەرموون کە خوێنەکە کەم بوو بۆ تەحلیل بوو، مەسەن سرنجی خوێنیان لێ ڕاکێشە بۆ فەحسەی بن عینەیەک لە گیانە ڕاکێشن بۆ فەحس، ئەمە ڕۆژوو ناشکێنێت. بەڵام قسە و باسەکە لەسەر ئەوەیە ئایا خوێنی زۆر خوێندان یان خوێن زۆر ڕاکێشتن لە جسمی ئینسانە ڕۆژوو ئەشکێنەیان نا؟ ئەمە مەحەلی خلافە لە بینی زانایان. قولی ڕاجح ئەوەیە کەوا نایشکێنێ ئینشاءالله. قولی ڕاجح ئەوەیە کە نایشکێنێ. ئەوانی کە دەڵێن ئەیشکێنێ قیاسێکەنە سەر چی؟ ئەفطر الحاجم والمحجوم، ئەو کەسانی کەوا حیجاماکەن کەڵەشاخەکەن. طبعا ئەو حەدیثە ضعیفە وبس تفرد به إمام أحمد رحمه الله تعالى، بەڵام مەذاهیبەکانی تر وا ناڵێن. ئەگەر کەسێک بچێ حجامە بکات و کەڵەشاخ بکات دروستە، بەڵام زانانە فەرمون باشتر وایە کەڵەشاخەکەی هەڵگرێ بۆکەی لە شەو بیکا باشترە، وئیلا بە ڕۆژ کە زەڕور بوو با بیکا قەینا، کە پێویست و زەڕور نەبوو مەیکە وەی لەو خلافە دەرچی. کەواتە ئەو کەسەی کە خوێنەدات تەبەڕوعەکە و خوێنەدا بڵێ خوێنەدا بە نەخۆشێ، ئەڵێن کە زەڕور بوو بیدە، کە زەڕور نەبوو پێویست نەبوو هەڵیگری بۆ شەو خوێنەکەت بدەی باشترە، وئیلا کە زەڕور و پێویست بوو خوێنەکەت بدە و ڕۆژۆکەشت تەواوە. الله تعالى أعلم.